ده هەڵەی دایک و باوکان کە بەرامبەر منداڵەکانیان دەکەن. هەڵەی یەکەم، هەمیشە ئەو شتانێک کە دەیانەوێت لە منداڵەکە ڕووبدا و لە هەڵسوکەوت و ڕەفتارەکانی دووبارە ببێتەوە، دایک و باوکەکە تەنیا بە قسە پێی دەڵێن، بە کردار نیشانی نادەن. هەڵەی دووەم، هەمیشە بە منداڵەکە دەڵێن نەخێر، نابێ ئەوە بکەیت، بۆت نییە ئەمە بڵێ، نابێ ئێستا بەم شتەوە خەریک بیت. هەڵەی سێم، بەراوردکردنی بەردەوامی منداڵەکە بە منداڵەکانی تر. هەڵەی چوارەم، ڕەخنەگرتنی بەردەوامی دایک و باوکەکە تاوەکو دەرونی منداڵەکە دەشێوێنێ. هەڵەی پێنجەم، پاڵپشتینەکردنی ئەو ئارەزوانەی کە منداڵەکە هەیەتی. شەشەم، گوێنەگرتن لە منداڵەکە کاتێک دەیەوێت قسە بکە و شتێکی گرنگی لەلایە دەیەوێت باسی بکات. حەوتەم، پێدانی پاداشتی بەردەوام بەبێ هیچ هۆکارێک و بەبێ هیچ ماندووبوونێکی منداڵەکە. هەڵەیەکی تر، کاتێک وا لە منداڵەکە دەکەن کە بە زۆر وانە بخوێنێ و هەروەها کاتێک نمرەیەکی نزم دەهێنێ ئەوە پەستان و فشارێکی زۆر دەخەنە سەر منداڵەکە تاوەکو وای لێدێ قوتابخانەی لەلا ناشرین دەبێت و لە مامۆستا و لە تاقیکردنەوە دەترسێت. خاڵێکی تر، قسەکردن لەسەر هەڵەکانی منداڵەکە لە بەردەم منداڵی تر یان کەسانی تر. خاڵێکی تر، سزادانی جەستەیی منداڵەکە یان دەرونی منداڵەکە.